خۆشەویستان لەگەڵ ناوی شەرپەنجە ئێمە ئەو نەخۆشیە مەترسیدارەمان دێتەوەیات کە دەڵێن نەخۆشێکی خراپە نەخۆشێکی کوشندەیە بەڵام لە جیهاندا ئەسەمە بابەتێکە کە زۆر جەخت لەوە دەکرێتەوە کە چارەسەری هەیە و ڕێکارەکانی خۆپارێزی هەیە و دەکرێت ئێمە گرنگترین خۆپارێزی و چارەسەرەکان بگرینەوە و چەندین نەخۆشیشمان هەیە کە چاکبوونەتەوە لە ڕۆژێک و ئەمڕۆدا کە 4 شوباتە بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی شەرپەنجە دادەنێن ڕۆژی جیهانی شەرپەنجە دادەنرێ بەهۆی گرنگی و جۆری شەرپەنجەکانەوە نەک تەنها ئەم ڕۆژە بەڵکو چەندین ڕۆژی تریش دانراوە بۆ جۆرەکانی تری شەرپەنجە لەوانە شەرپەنجەی مەمەک شەرپەنجەی منداڵان شەرپەنجەی پێست چونکە هەریەکیان جیاوازی هەیە و بگومان ئەو ڕێکارانەشی کە پێویستە بگیرێتە بەر بۆ هەمومان گرنگە چونکە پەیوەندی بە لایەنی تەندروستیمانەوە هەیە بزانین هۆکارەکانی چین بۆچی دەوترێت ڕێژەکان لە زیادبووندایە ئەنی بۆ من خوێندمەوە لە هەرێمی کوردستانە ڕۆژانە 30 بۆ 35 حاڵەت دەستنیشان دەکرێت هەرچەند دەوترێت بەراورد بە وڵاتانی تر هێشتا ڕێژەکە باشترە بەڵام بێگومان ئەمە فاکتەرێکی مەترسیدارە پێمان دەڵێ کە پێویستە ئێمە زیاتر هاوڵاتانی خۆمان هۆشیار بکەینەوە کە لە قۆناغێکی درەنگوەختان دەستنیشانی نەخۆشەکە نەکرێت و بەڵکو گرنگترین ئەو ڕێکارە ئەو خۆپارێزانە بکرێت کە ڕێگریمان لێ دەکات لە توشبوون بە شەرپەنجەکان باسیێن بابەتە دەکەین بە میواداری دکتۆرە سارا جەمیل پسپۆری نەخۆشەکانی شەرپەنجە کە بە خۆشحاڵیەوە لە ئەستۆدیۆ لەگەڵمانە دکتۆرە بەخێر بێ سپاس مامادابوون گەر بزانینانی شەرپەنجە چیە لە ڕۆزانستیەکەیەوە و ئایا هیچ پەیوەندێکی بە بۆ مایوشەوە هەیە؟ طبعا شێرپەنجام کۆمەڵێک خانە لە شوێنێکە کۆ ئەبێتەوانێ بەهۆی خەلەلێکی جینیەوانێ کە گرێک دروستەکە ئەم گرێ زۆربەی زۆری کاتەکان گرێکی بێوەیە نسبێتێکی کەم یاخۆت عەدەدێکی کەم لەم گریانە گری شێرپەنجەن و ئەوەشی شێرپەنجە لە گرێکی بێوەی جێ ئاکاتە ئەوەیە شێرپەنجە گەشی زۆر سەریعترێکە لە کاتێکە گرێکی بێوەی زۆر سەریعنیە لە گەورە بوونە شێرپەنجە قابلیەت و توانای بڵاوبوونەوە پەڕینی هەیە بۆ شوێنی تر گری بێوەی ئەو توانایی نییە شێرپەنجە توانای ئەوەی هەیە کە حیاتی کەسەکە لە ناوبەرە لە کاتێکە گرێکی بێوەی ئەم قابلیەت و توانایی نییە ئەمانە جیاوازی بینی گرێکی شێرپەنجە و گرێکی بێوەی یعنی هەرچ کاتێک خانەیەکی جەستەمان لە سووری تایبەتی خۆی یاخود سووری ڕێکی خۆی لە گەشەکردن لە گەورەبوون لە مردن تێک ئەچێ یاخود دەرئەچێت توانای توشبوونی هەیە بە شێرپەنجە یاخود گۆڕانی هەیە بۆ شێرپەنجە دکتۆرە ڕۆژانە ئێمە دەبیستین دەبینین هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لە جیهانیشدا دەمرن لەوانەیە زۆر کەم بنەوانەیە کە بە نەخۆشی شێرپەنجە وفاتەکەن ئێمە نەخۆشی شەکرەمانەیە لەوانەیە خەڵکێکەر ڤیرۆسی بێتەوە چەند خەتەرە یان ڕووداوەکانی هاتوو چۆمان هەیە وەکو پزیشکێکی پسپۆڕ لە بوارەکەی خۆتا کە شێرپەنجە بە شێوازێکی گشتی ئەتوانین بڵین شێرپەنجە یەکسانە بەمردن؟ نەخێر خۆی خەڵک ناحەقی نییە کە لە شێرپەنجە ئەترسێت چکم شێرپەنجە نەخۆشیێکی کوشندە بوو بەڵام بەس ئێستا لەگەڵ پێشکەوتنی زانستە عیلاجێکی زۆر و باش دۆزراوەتەوانێ ئەچیزەی زۆر باش هەیە ئێستا بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکە چەنەها ڕێگا و تەکنیکی تازەی نەشتەرگەری هەیە لە ڕووی ئەکادمیەوانەیە کادرەکانمان ئێستا لەخوا بەزیابێت لە مستەوایەکی زانستی زۆر باشان کە ئەمانە هەمووی وای کردو لەم ڕۆژەی ئێستامان چاک بوونەوە بە شێرپەنجە زۆر ئاسانترێک بێت و بەدەستخۆشی بۆ ئێوانەیە کە ئەم جۆرە بەرنامانە ئێمە ئەتوانین لە ڕێگەیەوە و پەیام بگەێنین بە تایبەتی لە ڕۆژی جیهانی شێرپەنجە یاخود ئەو ڕۆژانی کە تایبەتە بە شێرپەنجەکانی تر باز لە شێرپەنجە بکەین چییە چۆن دروستە بە نیشانەکانی چین و بە هاوڵاتی بگەێنین کە شێرپەنجە واتای مردن نییە بۆی ئەو ترسە بڕەوێنینەوانێن و دائیمە من شتێکیش بە نەخۆشەکان ئەڵێم بالفعلکێن بۆ لامانتر بەتەواوەتی لە ڕووی دەرونی و ڕووخاون و تر حسابی خۆی ئەکا بە مردووێک باشە و دائیمە پێیان ئەڵێم مردن نە بە پیریە نە بە نەخۆشیە ئێمە هەمومان لەخوا بەزیابێ باوەڕمان بەوە هەیە و دینەکەمان پێمان ئەڵێ کە هەر کەسە و لە ڕۆژ و کات و ساتی خۆیان وەفاتەکات و تەنها بە سەبەبی جیاواز ئێمە وەکو پزیشک ئەوەی کە لەسەرمانە ئەو ژیانی کە بۆماندانراوە ئەو مودەی کە لە حیاتە بۆماندانراوە بە کەمترین ئێش و ئازار
بەڕێوەی بەرینگینا هیچ پزیشکێک تەمەند درێژ ناکاتەوە بۆیە نەخۆش ئەبێت بزانێت کە مردن یاخود شێرپەنجە واتای مردن نییە کە تووشی شێرپەنجە بووی معنای ئەوە نییە کە ئەمرۆک و خۆت فەرمووت ئەسڵەن بگرە بەنسبەت بنەوانێ نەخۆشی شەکرە زۆر لە شێرپەنجە پیسترەکە بە تایبەت ئەگەر هاتوو کۆنتترۆل نەکرێت ئەگەر کۆنتترۆل نەکرێت بەڕاستی نەخۆشەکە ئەگاتە مەرحەلەیەک لە مەرحەلەکانی کە بەتەواتی ڕزیل ئەبێت و بەتەواتی پێکەوێت و گورچی لێتی چاوێتی گیانی ئەبێ ببرین هەر ڕۆژ و پارچێکی جستی لە ئەکرێتەوە ئەبێ بە گانگرین لەبەرەوە هەموو نەخۆشیەک زائدا شێرپەنجە زوو فریای نەکەوی زوو عیلاج وەرنەگری زوو بەتەنیەوە نەچی بالفعل نەخۆشیەکە کە لەوانەیە کوشندە بێ زائدا شەکرە و نەخۆشی زەخت کە ئێمە ئێستا ئەسڵەن هەر حسابی بۆ ناکەین و بیریشی لێ ناکەین. دکتۆرە کە باس لە نەخۆشەکانی ئێستا کرێ باس لەوا کرێ کە ئەمە بازرگانەکانی بواری دەرمان پێویستیان بەم جۆرە نەخۆشیانەی بۆ دەرمانەکانیان ساغکەنەوەیان ئەم نەخۆشیانە بەدەست ئەهێنرێتە ناو هاوڵاتیەوە بۆ کەمکردنەوەی دانیشتوان و ئەم جۆرە قسانەمان بیستووە بەڵام ئەوێ لەوە ئەو پرسیارە بکەم ئایا هۆکارەکان بە توشبوونی شێرپەنجە شتی جیاوازمان پێ ناڵایەن سبۆنە ئەو ژیانی کێسە هەمانە زۆر جیاواز لەو ژیانی کە لە سەردەمی پێشووتردا هەمانە ئەم قسانەی کە کرێ ئێوە سەرنتان چیە لەسەری و لەگەڵیشیا هۆکارەکان دەکرێت لەم ڕۆدا بە دیاریکراوی شتێکمان هەبێ بڵین هۆکارە بۆ توشبوون بە شێرپەنجە خۆی ئێمەش زۆر ئەو قسە ئەبیستیم لە سۆشیال میدیاکانە بە زۆک و پزیشکێک زۆر باوەڕمان پێی نییە هەروکو خۆت قسێکی زۆر جانە کرد ئێمە ژیانی ئێمە لەگەڵ یەکێک کە 300 ساڵ 400 ساڵ 500 ساڵ دوڕێن 30 ساڵەمە پێش هەر زۆر چیمان فەرقە هەموو شتێکمان فەرقە هەر لەو هەوایی کە هەڵی ئەمژین هەر لەو خواردنەی کە ئیخۆین حتا لە مستەوای ئەو خەفەت و سترێس و قەلەقی کە تاکێکی ئێستا هەیەی مقارنەتەن بە یەکێک کە 500 600 ساڵ پێش ئێستا ژیابێ زۆری فەرقە بۆ نمونە لە خۆراکە ئەو ماوەدە کیمیایی ئێستا ئەو خواردنانی کە ئێمە پێڵین تەندروست و طەبیعی لە سەوزۆمیوە ئەو ماوەدە کیمیایی کە ئێستا تیا بەکاریەت لە بواری کوشت و کاڵا ئەو کاتە بەکار نەهاتووە ئەو ماوەدە کیمیایی کە لە بواری ئاژەڵداریە بەکاریەت ئەو کاتە نەبووە بابەتی کەشوهاوس ئەمانەشمان هەیە بۆ نمونە نسبی بەکارهێنانی شەکر ئێستا مقارنەی کە بە 500 ساڵ پێش ئێستا ئەوەنە زۆر نەبووە گۆشت ئەوەنە زۆر نەبووە شتێک کە زۆر فەرق ئەکاسە لەوانەیەکێک بڵێ خۆ کاتی خۆی ئەوەنەی ڕۆنی کوردی و شەکر و ئەمانە خوراوە ئێستا لەوانەیە تاکێک نەیخوا ڕاستە بەڵام بەس تاکێکی کۆن بزەبت ئەوەنەی جوڵی کردو حرەکەی کردو بۆ شاخ و داخ و کێوە ڕۆشت و بیانی هەڵسا ناخەوتەوە هەتاکو ئێوارە تاکێکی ئێستا ئێمە چیمان هەیە بەیانی ئەچین بۆ داوام لەسەر کورسی مێزەکەدا ئەنیشین بە سارژ ئەڕۆین بە سارژ ژینەوانێ و بالفعل لە کاتی داوامە زۆر قسە ئەەکەی زۆر مشکت مەژغوڵە ئیتەوە ماڵەوانێ هەست بە هیلاکێکی زۆرەکی لە ڕاستەیە کە جستت هیلاگ نەبووە هیچ تاقێکی سەرف نەکردو لەبەر ئێمە زۆرمان فەرقە کە ئەمە ژوای کردووە هەمووی فاکتەر ئەمانە فاکتەرمان هەیە بۆ ماوەی یان هۆکارێکی دیاریکراوە بۆ ماوەیش ئێستا تقریبان لە سایە 5 بۆ 10 هۆکارەکان هۆکاری بۆ ماوەیە چکم هەریەک لەو فاکتەرانی کە باسمان کرد ژنگە بێ خواردن بێ جگەرە بێ مادە کحولیەکان بێ هەرچیەک بێ خەلێلێک لە جینا دروستەکە و ئێمە دوو نوع جینمان هەیە هەنێک جیمان هەیە بۆ ماوەیە ئەیگوازینەوە بۆ وەچە هەنێک جین هەیە ناگوازرێتەوە لەوانەیە ئەو هۆکارە خەلێلێک لەو جینایە دروستکە کە بۆ ماوەی ئەڕوا بۆ وەچە یعنی ئۆتۆماتیکیان جینێک ئەی بە وەچەکەت کە سەقەتە کە خەلەلی تیا کە احتیمالی توشبوون بە شێرپەنجە لە وەچەکە بۆ لە مستقبلا زیاتر دروستەکە کە ئەمە لە سایە تقریبا 5 بۆ 10 یعنی واتە توشبوانی شێرپەنجە هەمووی کۆکەیتەوانێ لە سایە 5 بۆ 10 هۆکارەکەیان هۆکاری بۆ ماوەیە لە باوانەوە بۆیان ماوەتە دکتۆرە بە حکومی پسپۆڕەکەی جەنابەت لە ئێستادا لە هەرێمی کوردستان باوترین یان زۆرترین ئەو شێرپەنجانەی تەشخیص ئەکرێن دیاری ئەکرێن چ لە ژنانە بێت چ لە پیاوانە بێ بە شێوازێکی گشتی کامانن یان ئەگەر بتوانین بیکەین بە دووستون بڵین لە ئافرەتانە ئەم شێرپەنجانە بە پلەی یەکەمن لە پیاوانە لە ڕێگەزینێرە ئەم شێرپەنجانە ئێمە تقریبان مانێک پێش ئێستا داتای 2025مان بڵاو کردوانێ هی نەخۆشخانەی هیوا نزیکەی 5,000 کەس سەردانی نەخۆشخانەی هیوای کردو لەم 5,000 2,000یان نەخۆشی بێوەیان هەبووە زیاتر نەخۆشی کەم خوێنی
3000 شێرپەنجە بووە لەم 3000 زۆرترینی بە دەرەجە یەکم شێرپەنجەی مەمەک لە ئافرەتانە دوای ئەو شێرپەنجەی کۆڵۆن هاتووە کە زیاتر لە پیاوانایە دوای ئەو سیەکان هەر لە پیاوانە چکەم سیەکان یەکەم هۆکاری ڕئیسی جگەرە کێشانە و جگەرەش لە پیاوانە زیاترەکە دوای ئەو پرۆستاتە هەر لە پیاوانە زیاترەکە ینی لەبەر ئەو ئەتوانین بڵین شێرپەنجەی مەمک لە هەر هەمووی زیاترەکە کە بەتایبەت لە ڕەگەزی ئافرەتیشە هەیە دکتۆرە باس هەمیشە لە شێوازی ژیان خواردن و خەو ئەو شێوازە ژیانی کە مرۆڤ مرۆڤ کەوت و زۆر کاریگەری لەسەر زۆرێک لە نەخۆشەکان و بەتایبەتی شێرپەنجە ئەکا ئێوە پسپۆڕان پێتان وایە ئەمە هۆکارێکی زۆر گرنگ بێ و ئێستا ینی ژیانی ئەمڕۆمان تا چنە کاریگەری هەیە لەسەر توشبوونمان بەم نەخۆشیان خۆی شێوازی ژیان و لایفستایل یەکێکە لە هۆکارە یاریدەدەرەکان کە ئیش چی ئەگرێتەوەنە جۆری ئەو خواردنانە ئەگرێتەوە کە ئەی خۆین پیسی هەوایە کە هەڵی ئەمژین کەم خەویە ئەمانە هەمووی بە لایفستایل و بە شێوازی ژیان ناتەن دروست داانرێ ئێمە هەتاکو چەنێک بتوانین ڕێکی بکەینەوەنێ لە قازانجی خۆمانە کە ئەمان پارێز لە توشبوون بە شێرپەنجە نەکە شێرپەنجە زۆر نەخۆشی وەرزشکردن چەندێک بۆ شێرپەنجە ئیسفادەی هەیە بۆ شەکرەوە بۆ زەختەوە بۆ نەخۆشیەکانی تریش ئیسفادی هەیە لەبەرەوە گۆڕینی شێوازی ژیانی ڕۆژانە زۆر زەڕورە بەڵام بەس هەنێک شت هەیە کە ئێمە ڕاستیەکەی یاخود هەنێک هۆکار هەیە کە ئێمە لە دەسەڵاتمانە نییە دەستکاریکەین بۆ نمونە پیسی هەوە یعنی چی ئەکێ خۆت و پاواکەت پیس ئاستی وڵاتان و ناتوانانی بڵێ ئەم هەوای هەڵنابژم کە پیسە و لەسەر ئاستی تاک نییە من بتوانم تەداخلی تیاکەم و پاکی تیا بکەم پاگڕای بگرم یا پاکی کەماوانێ خۆراکی تەندروستی ئێمە مشکلەیە گەورەترین مشکلەمان لەم وڵاتەمانە کواڵەتی کۆنتترۆڵە ئەو خواردنەی کە یەتە ناوانێ نازانی چییە سەبوون منە هەر لەم چەند شەوەی ڕابردووە لە کەناڵێکی ئاسمانی کە باسی ئەو کرد ئەو پرتەقاڵ و لیموانی کە لە ئێرانەوەیەت دەرمان ئەکرێتە ناویانێ و بۆی ڕەنەکەی و حتا مەزدەڕەکەشی مۆسوق بوو وابزانم وەزیری کوشتوکە مەمنوع یعنی سەتۆ بەڕاستی ئەم نەو ئەشتانە کەی مەمنوع کرا دوایە کە وەجبێکی باش هاتە ناوانێ ئەی تۆ خۆتۆ بەحساب کە ئەشتی سەوزەمیوە ئەکڕی ئەڵێ ئەمە پرتەقاڵە و تەندروستە و ئەی خۆی لەبەرەوە تاکو حدێکیش ئەوە کۆنتترۆلکردنی زەحمەتە ئەو مادە قڕکەرانی کە بەکارێت ئەسڵەن هەنێک لەو مادانێکی ئێستا لێرە بەکارهێنرێ لەو مەمنوع کراوە لە وڵاتانە هەر مەمنوع کراوە بەڵام بزلای ئێمە بەکارهێنرێ بۆیە ئێمە مەسئولیەتی ڕئیسی لەسەر حکوومەتە کە ئەبێت کواڵیتی کۆنتترۆل لە هەموو بوارەکانە بەتڵنی ئیشی لەسەرکە لە وڵاتی ئێمە چەندێک ئیشی لەسەر ئەکرێت یعنی ئەوان تۆزێک قورسە دکتۆرە فەرموود بە پێ و ئامارەی بڵاوتان کردوتەوە زۆرترین شێرپەنجەکە لە هەرێمی کوردستان لە ئێستا تۆمارەکرێت لە ساڵی 2025 شێرپەنجەی مەمک بۆ بەداخەوە لە ئافرەتانە یەکەم من ئەمێ بپرسم پەیوەندی بە تەمەنەوە هەیە یعنی بۆنە کچێکی تازە پێگەیشت و لە 15 ساڵ و 16 ساڵ بە دواوە بۆ هێ تووشی ئەم نەخۆشیانە بەیان تەمەنێکی دیاریکراوە ئەمە یەک دوو شێرپەنجە مشکلەکە لەوەیە ئازارێکی نییە تا هەست بکەی بڵێ ئەچم فەحسێکەکەم دەرەکەوێت جاری وایە چەند دەرەجەیەکیش ڕۆیشتو ئەوە چی بکرێ ئافرەتان بۆی کە پێش ئەوەی بەم حاڵەتە بگەن ئاگایان لە خۆیان بێت شێرپەنجە مەمک هۆکارەکانی بە شێوەیەکی گشتی تۆزیعێکین بەسەر دوو گروپە باشە پێشەوە تەمەنەکەم پێ بڵێ تەمەنەکە خۆی لە هەموو وڵاتە لە کتێبە کۆنەکانیشمانە شێرپەنجە بەعام و مەمک نەخۆشی تەمەنە نەخۆشی پیریە هەتاکو تەمەن سەرکەوێت کە تەمەنی 65 بە معدل دانراوە بەڵام بەس ئێستا لە هەموو دنیاە لە لای خۆشمان هەستی پێکین کە ئەم تەمەنە زۆر کەم بۆتەوانێ زۆر هاتۆتە خوارەوانێ سەبەبەکەی چیە نازانین هەتاکو ئێستا بۆچی ئەم تەمەنە بالفعلیەتە خوارەوانێ نازانین لەبەرەوە بۆی هەیە لە تەمەنێکی 18 ساڵە توش بێ بۆی هەیە لە 20 ساڵە توش بێ لە 30 ساڵ و زۆرمان هەیە لە 40 ساڵ هەر زۆرمان هەیە لەبەرەوە بالفعل تەمەنەکان وردەوردەیەتە خوارەوانێ هۆکارەکان بە شێوەیەکی گشتی ئەکەین بە دوو بەشەوە هەنێ هۆکار هەیە کە ئێمە لە دەسەڵاتمانە نییە گۆڕانکاری تیا بکەین بۆ نمونە پیسی هەواتە ژینگەیە خواردنە ئەو شتانی کە باسمان کرد زائیدەن مۆزوعی نەبوونی مناڵ و شیر پێنەیانی سروشتی ینی هەنێک حاڵەت هەیە کە لە وڵات سەن ئافرەتەکە سەڵتە
مثلا بواري منالبون شیرانی پێی سروشتی نەبووە ئەمە ڕسکێکە بووی فاکتەرێکە بووی کە توان وەکو شخصی خۆی توانای گۆڕانکاری نەبووەتیایە هەنێک بەرکەوتی زۆری هۆرمۆنی ئیسترۆجین هەنێک خانم هەیە هەر بە تەبیعەتی فسیۆلۆجی جسمی خۆی لە تەمەنێکی مناڵترێکە سووڕی مانگانی دەستپێکە لە تەمەنێکی درەنترێکە سووڕی مانانی ئەوەستێتەوە فترەیەکی زۆری تەمەنی بەرکەوتی هۆرمۆنی ئیسترۆجینە کێکێک لەو هۆکارانەیە کە مەترسی توشبوون بە شێرپەنجە زیاکە کە ئەمەژ و تاکو حدێک تاکەکە لە دەسەڵاتی خۆیان نییە کە کۆنتترۆلی ئەمە بکە و هەنێک نەخۆشی تر هەیە کە یاری بە هۆرمۆنەکانی جەستەکە هۆرمۆنی ئیسترۆجین و پرۆجسترۆن و ئەمانە کە ئەمەش نەخۆشیە یعنی تا حدێک تاکەکە لە دەسەڵاتی خۆیانە دەستکاری بکە بەڵام بەس ئەوەی کە ئەتوانێت دەستکاری بکە یەکەم قەڵەوی چکەم قەڵەوی یعنی چەوری زیایە چەوری زیایەژی وەکو معمەلێک وایە کە هۆرمۆنی ئیسترۆجین دروستەکە کە ئەمەش مەترسی توشبوون بە شێرپەنجە زیاکە بۆیە قەڵەویەکێکە لەو فاکتەرانی کە من وەکو تاکەتوانم دەستکاری تیا بکەم کۆنتترۆلی بکەم و نەهێڵم دروست بێ دووەم بەکارهێنانی عیلاجی هۆرمۆنی هەتاکو بتوانم بۆ ماوەیەکی کەم بەکاری بێنم مبالغە نەکەم یاخو ئەگەر بکرێت بۆ نەخۆشی نەبێت هەر بەکاری نەهێنم ئەسڵەن ئەمانە فاکتەری زۆری مناڵ خستنەوە و پێدانی شیری تەندروست شیری سروشتی ئەمانە هەمووی فاکتەرن کە پارێزگاریم ئەکات لە توشبوونم بە شێرپەنجە لەبەر و ئێمە بە یەک توز ئاگاداری هۆکارەکان بین بۆچی لە ئێمە تەمەنی گەنج زیایی کردو ڕاستێکی نازانین کەمە پێویستە توێژینەوەی لەسەر بکرێت توێژینەوەی قوڵ بزانین چییە سەبەبەکە بۆچی ئەوە هەموو گەنجە توش ئەبێت بۆیە لێرەوە داوا لە توێژەران ئەەکەم کە بێن ئێمە لە نەخۆشخانە هیوا ئەوەی پێویست بێ ئاسانکاریان بۆ ئۆکەین بووی بتوانن توێژینەوە بکەن لەم بوارە ئایا بۆچی ئەم گەنجە زۆرە لە وڵاتی ئێمە تووشی شێرپەنجی مەم کەبێت خاتون گەر باس لەوە بکەین لە ڕوو دەست نیشانکردنەوە ئێمە توانین بڵین لە پێشکەوتنداین هەم لە بواری ئەوەی کە پسپۆڕەکان بتوانن دەست نیشان بکەن هەم لە بواری ئامێر و ئەو جۆرە لە پشکنینانی کە هەیە لە هەرێمی کوردستاندایان ئەوش کەوتۆتەوە هەر سەر نەخۆشەکەت چەندێک زوو ئەگات بە دەستڕاگەشتن بە دکتۆر و بە پسپۆڕی بەداخەوە زۆر لە دواوین زۆریش لە دواوین پرۆگرام بۆچی چەند سەبەبەکەیە پرۆگرامی پشکنینی پێشوەختە پرۆگرامێکی زۆر گەورەیە کە لەسەر مستەوای حکوومەتە ئەبێت چی بکە یەکەم ئەبێت هۆشیاری بەرنامەیەکی زۆر تۆکمەی هەبێ بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاک ئەتر ئەبێت لە ڕێگەی ئەم جۆرە بەرنامانەوە بێت لە ڕێگەی وەزارەتی تربیەوە بێت کە تەلەبەکان ناوەندی خوێندن بێ وەزارەتی خوێندنی باڵا مامۆستایان بێ مۆزەف بێت دەوائیرەکان هەمووی کە ئەمە ئەبێت ئیشی لەسەر بکە بۆ بەرزکردنەوەی ئاستی وشیاری باشە تۆ لێرە بەس ئاستی وشیاریت بەرز کردوانێ ئەم خەڵکە بوو کێو بڕوە ئەبێت تۆ سنتری باش دابنی لە ناوەندی شارە و لە دەرەوەی شارە خۆ تۆ ناتوانانی کەسێک لە کەلارە و لە کفریە و بینی تاوانێ بۆ ناو شار بۆ ئەشعێگیان بۆ سۆنەر تۆ ئەبێت سنتری باش دابنی لە سنتەر و لە ئەطرافەکانە هەتا دەستۆ لە کارەکانی سکرینینی شاتۆ بۆ سکرینین بابەتی خۆپارێزی طبعا تۆ سکرینین ئەبێت تۆ سکرین بەچی ئەکرێت بە جیهاز ئەکرێت بە شعی مامۆگرافی ئەکرێت بە سۆنەر ئەکرێت ئێستا من لە سلەیمانیە لە هەموو محافەزەی سلەیمانیە یەک سنتری مەمەکەیە کە پشکنینی پێشوەختی تیاک ئەوژێک جیهازی تایە ئیفریای چەند کەس بکە لە ڕانیە بۆ کەلار لە ڕانیە بۆ کەلار ئەیفریا ناکە تۆ کە من یعنی ئێمە سەد چەندێک پێمان خۆشە کە ئەم جۆرە بەرنامە ئەنا ئەکەین و ئاستی هۆشیاری بەرزەکەینەوە ئەوەنەش ساممان هەیە ئەم خەڵکە ڕوولێکی بکە خۆ سنتەرێکی حکومیمان نییە کە ئەم خەڵکە بگرێتە ئەستۆی خۆی مجبور ئەبێ بچێت بۆ سنتەرە ئەهلیەکان خۆم لە ڕووی ئابووریشەوە زۆرۆفەکە معلومە مەعاژنیە خەڵک باری دارایی زەعیفە ناتوانێت بچێت بۆ سنتەرێکی تایبەت و پشکنینی پێشوەختە بکە لەبەر و ئەمانە هەمووی گرفتن لە ڕێگامان لە بەرمانە بۆیە ئەبێت حکوومەت زۆر بەجددی ئەسڵەن ئێمە پێشنیارمان بۆ حکوومەت کردو ئەگەر ئەو بێ ئەو مەصرفەی کە ئێستا لە عیلاجە ئەیکات لە پشکنینی پێشوەختەیە سەرفیکە زۆرێک کەمتر لەو مەصرف ئەکەوێت چکەم کاتێک کە تۆ لە ڕێی پشکنی پێشوەختەوە گرێک تەشخیصەکەی
لاوانێ بە عملیاتێکی زۆر بەسیت نەجاتی بێ بەڵام بس کە ئەو گرێ بێ بە شێرپەنجە و ئەچێتە قۆناغێکی پێشکەوتوانێ ئەو مەصرفەی کە لە عیلاجا بووی بەکاری هێنرێ هەل لە عملیاتەوە بۆ تیشک بۆ کیمیایی جا کیمیاییش ئێستا عیلاجی زۆر تازە هاتوتە مەیدانەوانێ کە زۆر گرانە کە بێ بووی بەکاربێنێ بێ بووی بکڕێ لەبەرەوە مەصرفەکەی زۆر زیاترەکە بێ ئەگەر بێت لە پشکنینی پێشوەختەیە سەرفیکە زۆر بە قازانج بۆ ئێشکێتەوە ڕاستە تو پرسیار ماوە کاتەکە حەزمانەکە زیاتر لەسەر ئەم بابەتە قسە بکەین کاتەکە هەرەوە دەرفەتی پێدەین ئێمە بۆ هیواین کە هەموو لایەک هەم خانمان هەم پیاوان بە دوور بوون لەم نەخۆشیەوە ئەگەر تووشیش بوون زوو بەفرێکیان کۆن و خۆی گەۆ ڕەحم بە هەموو لایەک دەستان خۆش بێت